سڵاو عێراق 100 ساڵە بۆتە دەوڵەتێکی پێکەوە چێنراوە کورد بە زۆر لکێنراوە بەم دەوڵەتەوە ئایا لە ماوەی ئەم 100 ساڵەدا کورد بۆتە خاوەنی هیچ مافێکی خۆی ئایا ئەسڵەن عێراق خۆی بۆتە خاوەنی گەلێک بە مانای سیاسی بینەرمان دەوڵەتی عێراق کە پاشماوەی پیاوە نەخۆشەکە یان ئیمپراتۆریەتی عوسمانی و دەستکردی دەستی ئیستعماری بەریتانیا بووە دوای نزیکەی 100 ساڵ لە دامەزراندنی نەتوانی ببێتە خاوەنی بنەما پێکێنەرەکانی دەوڵەت و شوێنی دروستبوون و شناس و کولتوری هاوبەش لە نێوان پێکێنەرەکانی و نەڕێگەش درا توخمەسەرەکیەکانی واتە شیعە و سوننە و کورد بە جیاو لە تەنیشت یەکتردا کیان بۆ خۆیان دروست بکەن. ئەم هزری یەکنەگرتن و پارچە پارچە بوونە هەم ویستی خەڵکەکەی بووە و هەم لە کاری حکوومەتیشدا ڕەنگی داوەتەوە. ئەوە تا مەلیک فەیسەڵی یەکەم کە لە نێوان ساڵانی 1921 تا 1933 پاشای عێراق بووە لە یادداشتێکی نهێنیدا دەڵێت بەدڵێکی پڕ لە ژانەوە دەڵێم لە عێراقدا گەلی عێراق بوونی نییە بەڵکو حەشاماتێک لە ئادەمی زاد لە دەوری یەکتر کۆبوونەتەوە کە هیچ هزرێکی نیشتیمانی لە خەیاڵیاندا نییە و لە ناو پرۆپوچی و نەریتی دینیدا نوقم بوونە و هیچ شتێک بە یەکیانەوە نابەستێتەوە و هەمیشە ئامادەن بۆ دروستکردنی پشێوی و ئاژاوە و ڕوبەڕووبوونەوەی هەموو حکوومەتێک. پاش ڕووخانی سیستمی پاشایەتی و دامەزراندنی سیستمی کۆماریش نەتوانرا هاوڵاتی عێراقی دروست بکرێت بەڵکو ڕێگەی بەرەو قەومچێتی عەرەبی خۆش کرد و لە نیزامی بەعزدا گەیشتە لووتکەی خۆی. کورد لەم نێوەدا وەک نەتەوە و گەلێکی بە زۆر لکێنداوی پارچە پارچەکرا و تەنێکی نامۆ سەیر کراوە و مافەکانی بەهەن وەرنەگیراوە هەر بۆیە بەرگری یەکێک بوو لە تایبەتمەندیەکانی. پاش نزیکەی 100 ساڵ لە دانووسان و شۆڕش و بەرخودان چارەنووسی کورد لە عێراق بەرەوکوێ دەچێت. عێراق خۆی لە ناو جێژاوی خۆپیشاندان و دەستێوەردانی دەرەکی و گەندەڵی و لاوازی سیستمی سیاسی چارەنووسەکەی چی لێدێت؟ دەپرسین لە کاتێکدا بە زۆر و لەژێر پیلانی ئیستعماردا کورد بە عێراقەوە لکێنراوە و لەگەڵ پێکاتەکانی تردا کەمترین خاڵی هاوبەشی هەیە بۆچی دەوڵەتی عێراق لە جیاتی کارکردن بۆ دروستکردنی ڕۆشنبیری هاوبەش و دروستکردنی بنەماسەرەکیەکانی دەوڵەت بەردەوام کاری لەسەر هەڵاواردن و پەراوێزخستنی کورد کردووە. مەسەلەی عێراق دەوڵەتێکە لە دوای ڕووخانی دەوڵەتی عوسمانی هاتۆتە دی یا هاتۆتە بوون پێت وە لەدایک بوونێکی ئاسایی لەدایک بووە عێراقیا هەرجینێکی بە زۆر پێکەوە لەکێنراوە. دەوڵەی عوسمانی وەکی ڕۆخا پاشی شەڕی جیهانی یەکەم 24 دەوڵەت لێ پەیدا بوو بەداخەوە دەوڵەتی کوردی لەو دەوڵەتەی پەیدا نەبوو لە باتی کورد ببنە دەوڵەت کوردیان کردە 4 پارچە. دەوڵەتی عێراق بە ناسایی لەدایک بووە دەتوانم بڵێم دەوڵەتی عێراق دەستکردەشی ئیستیعماری بریتانیە لە پێش ڕووخانی دەوڵەتی عوسمانیە عێراق وەک ویلایەتێک نەبووە یعنی هەموو عێراق ئەمە نەبووە کە ئێستا هەیە وەک چۆن ئێستا مەسەڵەن مصر لە سەردەمی عوسمانیشە هەر مصر بووە عێراق وا نەبووە یعنی نا عێراق لە پێشی دەوڵەی عوسمانی بڕۆخێ 3 ویلایەت بوو ویلایەتی مۆسڵ ویلایەتی بەغدا ویلایەتی بەسڕا بەسەر پێی نەوتراوە عێراق نا عێراق تاریخیەن خەتەکە لە بینی هیت و تکرید يعني باشووری تکرید لە هەموو مەسادری عەرەبی هاوچەرخ و مەسادری ئیسلامی بولدانیەکانی ئیسلامی ئەوە عێراق نییە عێراق لە هیت هەتا تکرید هەتا بەسڕایە ئەوە عێراقا لەسەرەوە ئەوە عێراق نییە يعني کوردستان عێراق نەبووە لە تاریخە مەسادری حتى زمانی عباسیان و ئەمەویان و حتى زمانی عوسمانیانیش يعني حمرين حتى لأدبياتي دولي عثماني حتى أو لجني هات تحقيقي كذ كردستاني باشور بفتا بارشك لعراق يعني بفتا بارشك لدولة تركيا سروشي أو لجني كفيرسن بو سويدي بو بخوي بملاحظي خوي قوتي حمرين سنورة لبيني كردو عرب. بالمناسبة ما نقهر حمرين لدواي حمرين شغلي قلفية أو صحرايك كرد عراقي عرب جاكت ولا عراقي عجم صحراء خوي سنورجي طبيعية بس يعني حتى تقسيمات إدارية دولي عثماني حدودي ولايتي موصل حمرينا زور باشا
بەس مامەسە ئەم فەرمووت ئیمپریالیزمی بەریتانی دروستی کرد بۆ ینی بۆ بەم شێوەیە طبعاً بۆ بەرژەوەندی خۆی درستی کرد نەئەکرا کوردستان سەر بەخۆ بێت و ئاخری لە ئەمە کوردستانی باشوور یان لە هەموو وەثائقی فەڕەنسی و بریتانی دەڵێن کوردستانی باشوور یان باشووری کوردستان پارچەک لە عێراقی نەبوو هەتا نهایەتی ساڵی 1925 یعنی کورد بوونە عێراقی ساڵی 1925 ئەویش بە ڕەغبەت و ئارەزووی بریتانیای بوو بۆ مەساڵیحی خۆی و بەرژەوەندی خۆی ئەو سێ پێکهاتەی کردە ناو ئەو چارچیوەی کە بە خۆیان دەڵێن ئەوە فکرەکی جنونی بوو ئەوانە پێک نایەن ئەوانە هەرێک و مێژی خۆی هەیە هەرێک و فلکلۆر و کولتۆری ئەوەی خۆی هەیە ناوچەی خۆی هەیە و فعلەن ئەو هاش لێ هاداکری هەر سێ پێک هات سرحەتیان نەکرد هەتا ئێستاش ڕاستەوە باش مامۆستا ئەمە نزیکەی 90 ساڵ بۆ 100 ساڵە چێ ئێمە بەشێکی لە عێراق چیمان کردیانی بووینە عێراقی فعلا دیسان دەگەڕێینەوە ینی دامەزراندنی مەملەکەتی عێراقی لە ساڵی 1921 بنەخانەکەی غەڵەت بوو چەود بوو حتى مەلیک فێسەڵی یەکەم کە حکمی عێراقی کرد هەتا تقریبا 12 ساڵ بە خۆی لە مذەکەرەی خۆی لە یاداشەی خۆی نووسی دەلێ شعبەک نییە بە ناوێ شعبی عێراقی سێ کوتلە هەیە لە عێراق قەزدی کوتلەی شیعیە کوتلەی عەرەبی سنەیە کوتلەی کورد دەلێ ئەو سێ کوتلە هیچ هەستی هاوڵاتیان بەرامبەری ئەو مەملەکەتەی نییە هەر سێشیان دایمان لە مشت و مردانە و مەشاکل لە بینیانە یعنی بەخۆی اعتراف دەکا کە هەموو حکووماتی عێراقی حتى لە پاش مەلیک فێسەڵی نەیانتوانی هاوڵاتیەکی عێراقی دروستکەن من ئەم پرسیارە بکەم پێت وایە لە عێراقا نەک هەر هاوڵاتی شعبێک هەیە پێی بووترێ شعبی عێراقی یا هەر کۆمەڵە خەڵکێکن بە زۆر پێکەوەلیشن یعنی مواطنی عێراقی پەیداکەن کە وەلای بۆ عێراق بی کە خۆ شانازی بە عێراقیەتی خۆی بکە نەیانتوانی نەشیعەکە هەز دەکا کە ئەوە وڵاتی بێت چونکە ئەویش غەدرمانە فەرق و جدایی لەگەڵ دەکا نە کوردەکەش دەیتوانی بە دوو تشتی دەیانویست ئەو تشتەی لەگەڵ کوردان جێبەجێ بکەن یەک لەوانە دائیمەن تەرکیزیان دەکرد لەسەر عیبارەشی الوحدة الوطنية یان هەندە جار دەگەڕاونە الأخوة الإسلامية و بەڕاستی ئەو دوو تشتە وحدەی وەتەنی و ئوخوەی ئیسلامی وەچی بازەچی بوو ئەو باجە بەس کورد دەیدا بەس کورد دەیدا و هەتا ئیسەش ئەمن دەتوانم بڵێم کورد ئەو باجەی دەدا باشە مامۆستا تۆ با لە 68 یا لە 58ەوە دوای ئەوی شۆڕش ئەکرێ یا ئینقیلاب ئەکرێ لە ڕاستیە شۆڕش نییە وحدة عربي وأمة عربي واحدة وحزب البعث العربي الاشتراكي دواي أوش حكومة الشيعة يا مي كرد ليريا خوان درمانك نفط العرب للعرب يعني كرد تيج خوان درمانك إترت شيبكين يعني شون توانين عراقي بين يعني من بخوم أو تشتي رويدا لتشاردي تموز 1958 بشورشي دادنيم بانقلابي دادنيم چونك فعلا هندق وضعي كرد للعراق كوري لناحية دستوري ولناحية هندق ما في متواضع يعني دتوانم بليم همو حكوماتي عراقي يك للدواي يك بقناعتي من هيتشيان لو آستي نبون لو بيرو باوري نبون يعني إيماني نبو ما في كرد لشيويشي زانستي دائما داوير كرد لبن دستي وان بي ناحية اقتصادي ناحية ثقافي داويست كرد هيج شخصيتي براسي لو ولاتي نبي تشتج آسان بسيطة بودينم يعني هتا صالي 1900 هتا صالي 2003 چەند جامعة هەیە چەند زانکۆ هەیە لە عێراق هیچ نامەیەکی لەسەر مێژووی کورد نەنووسرایە و نەیاندەهێش بنووسرێش ئەو ملاحەزەیەکی مهمە ئەوە جامیعەی مووسڵە کە ساڵی 1967 دامەزرا کە مووسڵ وەشی قاعدەی کوردستانە هەموو
قوتابیەکانی باشووری کوردستان دەچونە من خۆم لە مووسڵ دەچووم. زانکۆی مووسڵ دەیان خوین کە من یەک لەوانی دەرچووی زانکۆی مووسڵم خەتەر بوو نابی ئەتوو ڕۆژێک مەوضوعەکی عنوانەکی تەڕحکەی بفتە عنوانی نامەیەکی یان ئۆتۆڕۆحەکی ماستێر یان دکتۆرا بینەمە تاریخی مێژووی جوانیان دۆخین ئیرانیان دۆخین تورکانیان دۆخین ئەوروپایان دۆخین بەس ئیمە بەڕاستی قەدەغە بوو وەکو تورکیا فەرق وەچی تورکی هەتا 2003 تقریبان ئەوەی کرد دەزانی مەسەلەی قەومی تو باسی حەق و حقوقت کرد مەسەلەی قەومی یان نەتەوایەتی بەڕای من احتمالە من ڕاز نەبم فیدرالی کۆنفیدرالی حکم ذاتی بەڕای من هەموو مستەکیناتە هەموو مستەکینات کۆنفیدرالیش حتى کۆنفیدرالیش هەمووی مستەکیناتە ماوەیەک دوایە دیسان مشکلە کەس هەڵداتەوە مەسائلی قەومی یەک عیلاجە ئەویش جدا بوو. لە ڕووی سیستمی سیاسی و جۆری بەڕێوەبردنی کێشەکان بەتایبەتی دوای پرۆسەی ڕزگارکردنی عێراق لە ساڵی 2003 کورد چی بەدەستێناوە و چی لەدەست چووە جێبەجێنەکردنی یاسا و بڕیارەکان و یەکلانەبوونەوەی کێشەی خاک لە نێوان کورد و دەوڵەتی عێراق ئایندەی کورد لە عێراقدا بەرەوکوێ دەبات. بەنسبەت وەزعی کوردستانی باشوور بەڕێزت دەفەرمووی کوردستانی باشوور ڕاستە نەک باشووری کوردستان حەزەکەم پێشەکی یەک ڕوونکردەوەم لەسەر ئەو بوو. بەڵێ لەبەر ئەوەی لە بواری جوگرافی واقعی باشووری کوردستان ئیلامە و خواردترە ئیلامی ئێران بەڵێ کوردستانی ڕۆژهەڵات بەڵام ئێرە هەر لە 1990 هەتاوەکو 25 لە هەموو نووسراوێکی ئینگلیزەکان نووسراوە ساوتەرن کوردستان واتە کوردستانی باشوور عادەتەن لەبەر ئەوە ئەو ناوەی بەسەر دابراوە ئەو ناوەش ڕاستە خۆ ئەگە دوو دەوڵەتیش هەبێسە سەرکە کۆریا خۆ ناڵێی باشووری کۆریا و باکووری کۆریا دەڵێ کۆریای باکوور کۆریای باشوور زۆر باشە مامۆستا ئێستا هێنە سەر ئەم کوردستانی باشوور بەڵێ کوردستانی باشوور لەنەوەیەکەوە وەکو دیفاکتۆ وەک ئەمرێکی واقع دەوڵەتێکی سربەخۆ مامەڵی کردووە پێ توانی ومانە هەنگاو بنین بەرە و کامل بوونی خۆمان بەرە ئەوی بڵین ئەتوانین خاوەنی دەوڵەت بین بێگومان دەبواە پێش هەموو شتێک ئێمە لێرە تەباییەکی سیاسی کە لە چوارچەوەی بەرەی کوردستانی هەموو بپارێزرێ و تەبای سیاسیە ڕنگ بداتەوە لەسەر حکوومەتیش بە یەک ئیدارەیی و یەک دەنگ و یەک ڕەنجی بەڕێوە بچێ نەک هەتا ئێستا ئاساری دوو ئیدارەیی بمینێ و تەسیرێکی زۆر سلبی هەبی جگە لەوەش بێگومان هەموو ئەو کەم و کورتیانەی هەمان بوو بە هەر حاڵ ئەزمون بووە بەڵام خۆ بەسە دەبێ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەست بکە بە چاکسازیەکی ڕیچەیی بۆ ئەوەی فعلەن پێشکەوی باشە مامۆستا ئەمە مشکلەی ترمانەیە بۆ نمونە عێراقیەکان لە بچووکترین مناڵێنەوە تاکو سەرۆک وەزیران کە بەدەستی ئەوانە هیچیان باوەڕان بە فیدراڵیەت نییە بەشێک لەوەش پیان وایە کە دەستکاریکردنی دەستور بۆ ئەوی فیدرالیزم لە کوردستانە هەڵوەشن پێ پیانە کرشتی چووە بۆ مەسەلەی سەبەبی سەرەکی هۆکاری سەرەکی هەموو گرفتەکانی عێراق ئێستا ئەوەیە کە نەتواندرا عێراق لە دەوڵەتێکی یەک تاک حیزبی فاشستی بکرێتە دەوڵەتێکی دیموکراتی فیدرالی بۆ سەیرەکەین ئێستا لە بواری دیموکراتی وەلەو هەڵبژاردن کراون بەڵام هەڵبژاردنەکان پاک نەبوون دروست نەبوون ڕژێم ئێستا لە عێراقا بەڕاستی یەکەم شت سەروەری نییە کەوتەتە ژێر هەژمونی دەوڵەتێکی جیران بە تەواوی دووەم ڕژێم بە شێوەیەکی تیۆکراتی بەڕێوە دەچێت نەک دیموکراتی کە دەسەڵاتی گەلە ئیرادەی گەلە دەوڵەتی دینداران و پیاوانی دینە ئەنجا خۆزگە سربەخۆش بە سەربەخۆش نییە سەروەریشی نییە یعنی ئەنجا بێجگەلەوەش نوێنەرانی هێزە سیاسەکانی هەردوو پێکهاتەی گەورەی عەرەبی سنی و عەرەبی شیعی ئیمان و باوەڕیان بە فیدرالیزم نییە لەبەر ئەوەش دەبینی بە زۆریش نییە کورد وەکو بنەمایەک بۆ چارەسەرکردنی دۆزی خۆی بە شێوەیەکی ئاشتیخوازانە و دەستوریانە ئەوەی هەڵبژاردووە بەڵام بە کورد بە تەنیا چەپڵە بە دەستێک لێ نادرێ مامۆستا ئێستا کوردستان با بڵێن نیوەی کوردستان لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە کە پێڵێن مادەی
شوێنەکانی مادەی 140 دابڕێنراوەکەن بەڵێ. پێ ئەوە گرفتێکی گەورە نییە لە بەردەمی کوردە ئەکرێ ئەوە چارەسەر بکرێت بۆ ئایندە. بەڵێ ئەمە گەورەترین گرفتە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادی عێراقی کە ئەتۆ مەجبوری جەخت لەسەر ئەو چارەسەریە دەستوریە یاساییە ئاشتی خوازێنەیە بکەیوە خوازانە نابێت ناکرێت تۆ ئەتۆ لایەنی زەعیفی ناتوانانی بەهێز یەک لای بکەیەوە. يعني ئەبێ هەر ئەوە بەڕێکار هەوڵی بۆ بدەیت بە شێوەی سیاسی و دیبلۆماسی حتا ئەمن لەگەڵ برایانی کوردی ڕۆژهەڵات و باکوور فێک ناکەوم بە چەکداری بیانەوێت دۆزی کورد حەلکەن چونکە بە چەکداری حەل ناکرێت دەبێت ئینسان واقعی بێ دەبێت هەوڵدان لە ڕێگەی سیاسی دیبلۆماسی ئەگەرنا لە هەرێمەوە هەوڵدان لەوێوە بە چەک حەلیکەن ماڵی هەرێمیش کاول دەکەن. پێتوانێت ئێمە کوردستانی باشوور بەچەک گەشتونەتە ئەمڕۆ شۆڕشێکمان کردو ئەمرێکی واقع هاتوۆتە پێشەوە ئەمریکی واقع هاتە پێشەوە بەڵێ خەبات کردووە گەلی کورد قوربانی داوە گەلی کورد بەڵام عامیلی دەرەکی دەوری ئەساسی هەبووە بەس ئەگەر شۆڕشەکە نەبووە ئەو دۆرەش نابوو ئاخر تۆ دەوە تەماشا بکە ڕاستە شۆڕش زەرەری هەبوو قازانجیشی هەبوو با پێت بڵێن شۆڕش دەبێت زەمینەی ساز بێ دەبێت ئەو مەرجەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی تێدا هەبێ دەبێت ئامانجی استراتیژیەکەی دیار بێ دەبێت ئەو پشتی پێدەبەستێت جێی متمانە بێ نەک دوای خەنجەر لێ بداتەوە کوردیش هەموو جارێ خەنجەری لێ بەسمەسار سیاست وایە نەخێر سیاست وانە دەبێت سیاستوانان فەرقیان هەبی لەگەر هاوڵاتی بەسیت هاوڵاتی فەقیر چ بکە بەڵام ئەوەی کە دەبێتە بەرپرسی میلەتێک یان هێزێکی سیاسی گەورە دەبێ ئەوان لە ئاستی لێپرسینەوە پێت وایە ئەسەر لە عێراق گەلێک هەیە پێ بوترێک گەلی عێراقیار تاک خەڵک ئەژین و شتێک کویان کاتەوە بێکەوتە زۆرێک نەبێت دەسەڵاتێک نەبێت یەک ناسنامەی عێراقی نەدروست بۆ و نەدروستیش دەبی ئەمە یەک بەڵام لە بواری یاساییەوە دەوڵەتی عێراق ئەندامەنێتەوە یەکگرتوەکان خەڵکی هەموو دەوڵەتێکیش دەتوانی پێی بڵێ نەتەوەی ئەو دەوڵەتە یا گەلی ئەو دەوڵەتە بۆ نمونە سویسرا دەتوانی بڵێ نەتەوەی سویسری گەلی سویسری هەرچەند لە 4 قەومیەت پێک هاتوون بەس ئەوان بەیەکەوە ئەژین و بەیەکەوە هەڵیان کاڵێ پێکەوە ژیانیان هەیە ڕژێمێکی دیموکراتیان هەیە بۆیە فیدرالیشیان سەری گرتووە و بەردەوامە پێت وایە کوردستان یاخود کورد لە عێراق ئایندەیەکی ئەبێت یا هەر بەم شێوەیە بەم فەوزە بەڕێوە کورد دۆزی کورد لە بارێکی زۆر سەختدایە چونکە کورد لەلایەن 4 داگیرکەری نزیکەوە داگیر کراوە و دەچەوسێتەوە ئەگەر وڵاتێک وەکو هیند لەلایەن بەس ئینگلیز لە ئیستعمارێکی دوور داگیر کرابا و ئاسانتر بوو بەڵام ئێمە 4ین لەبەر ئەوە دەبێ خەڵکانی خەباتجێڕی کورد زۆر واقعی بن زۆر دووربی بن 100 جار شت لێک بدەنەوە ئینجا هەنگاوێک باڵێن. لە کاتێکدا دەوڵەت لە بنەڕەتدا هەوڵ دەدات کار لەسەر سڕینەوەی شوناسی کورد و ئەوانی تر بکات و لە بەرامبەریشدا ناتوانێت شوناسی نیشتیمانی و یەکگرت و دروست بکات مانەوەی کورد لەناو ئەو سیستمەدا چ مانایەکی هەیە و کورد چۆن دەتوانێت پارێزگاری لەبوون و مافەکانی خۆی بکات. عێراق کۆمەڵێک خەڵکی تایە ئەمە ماوەی 100 ساڵە پێت وایە ئەکرێت لە ڕووی سیاسیەوە بە خەڵکانی ناو عێراق بڵین گەلی عێراق بە مانای سیاسی لە ماوەی 100 ساڵی ڕابردووەگەر سەیری ئەو مێژووە بکەین و لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سەقافی لە ڕووی پێکاتەکان مافەکان تا ئێستاکە شتێک دروست نەبووە لە عێراق بە ناوی گەلی عێراق یان پێناسێکی مشتەرەکی هاوبەشی هەموو هاوڵاتیانی کە لەسەر خاچی عێراق دەژین لەبەرەوە گەلەکە ئەو مواسەفاتانی کە پێویستە بە گەلێک یان بە پێناسەیەکی هاوبەش بتوانن لە هەوەیەکی لۆکاڵی دەربچن بۆ هەوەیەکی باڵاتر لە چوارچەوەی ئەم عێراقا دروست نەبووە هەر نیزامێک هاتۆ یەکەم جار لە دروستبوونی دەوڵەتی عێراقی جارێ بە قۆناغ دروست بووە داگیرکردن لە 1940دا لەلایەن بریتانیا بۆ بەسڕا دێتن هەڵوەشانەوەی ئیمپراتۆرەتی عوسمانی جارێ نازانن چارنووسی ئەم ناوچەیەکی بەسەردێ لەگەڵ دوورگەی عەرەب و لەگەڵ سەحرای عەرەبی و لەگەڵ وڵاتان هەندێک وڵاتانی کەندا و دواتر بیر دەکەنەوە بە تایبەتی بریتانیا کە داگیرکەری منتیقایە منتەدەبی منتیقەکەیە و یەکێکە لە وڵایەنەی سەرکەوت لە شەڕی یەکەمی جیهانی عێراقی وا سیر کرد وەکو شوێنێک بۆ دابشکردنەوەی نفوذ و بەدەستێنانەوەی سەرۆت و سامن و کۆلۆنیالکردن لە دوای هند کە هێزەکانی خۆی یان کۆمپانیای شەرقی هندی هێنا ئەو منتیقەیە بە دوای سەرچاوەکانی بژێوی
ئەو ینی بەهێزکردنی ئابووری خۆی دادەگەڕات مادەی خەم بۆیە بیری لەوە نەکردەوە گەلێک دروست بێت یان گەلێک هەبێت داگیری بکات و ئیدارەی بکات کۆلەنەلی بکات بەقەدەرەوەی بیریان کردەوە وڵاتێکی نوێ دروست بکەن ئەم وڵاتە نوێ بەپێی ئەو پێکناکۆچانەی کە لە پێکهاتەی تایفی لە پێکهاتنی نەتەوەی لە پێکهاتەی جوگرافیەکەی لە پێکاتی ئەنی لە جیاوازی مێژووی لە جیاوازی سەقافی شتێکی نوێیان دروستکردناوێنێنە دەوڵەتی عێراق پێتوانێ مامۆستا ئەوە بە قەستی وا بکەن بۆ ئەوی ئەم وڵاتە هەرگیز ئیسراحەت نەکە دایم لەناو شەڕابێ خۆ قسێکی زۆر ینی بەناوبانکەیە کە دەڵێ لە ژێر دەریا گەر دوو ماسی بە شەڕاتن دەستی ئینگلیزی تێدایە دەستی ئینگلیز تا دوو ڕیفراندۆمی 2017 لاوە دەستی ئینگلیز هەبوو لە هەڵوەشانەوەی یان کارکردن لەسەرەوەی کە ڕیفراندۆم سەر نەگرێت یان ئەلەقەل لە سنوورێک ڕای بگرێکە ئەمڕۆ واقعی ئەو واقعی و سنوورە دەستکردی کە هەیە لە عێراق نەگۆڕدرێت لەبەر ئەوە تەبینین لە ساڵی 1925 ئەو ویلایەتی مووسڵە بە تەواوەتی دەرچێندرێ بەو پارچەیە کە لە نامەکانی مسبێڵدا باشکرا دەست دەکەوێت کە بۆ تەوازنی عێراقا ئێستا گەلێک نییە بە ناوی گەلی عێراقەوە بەس گەلانی عێراقا کۆمەڵانێکی خەڵک لەناو عێراقا ئەژین کۆمەڵێک هەویەتی جیاواز دەژێ بەڵام گەلی کوردستان هەیە و گەلی عەرەب هەیە لە ناوچەکە و پێکاتی دیکەشن لە ناو چوارچەوەی عێراق دەتوان برین گەلانی عێراقی هەیە چونکە هێتا ئێستاکە ئێرادەی هاوبەش نییە و پێناسی هاوبەش نییە و هاوڵاتیان لە بەسراوە تا زاخۆ لە کوردستانەوە تا ناوەڕاست و باشووری عێراق کە بە شەعرەبێکەکەیتی شتێک دروست نەبووە هاوبەشی ینی ئێرادەی پێناسی هاوبەشمان هەبێت کەمێ هاوڵاتی عێراقین بۆ نەوەی نوێشمان هیچ عێراقی شتێکمانایەک ناگەینیت مامۆستا سەدام حوسێن لە یاخود حیزبی بەعس لە ماوەی دەسەڵاتیانە زۆر هەوڵیاندا گەلێک دروستکەن بە ناوی گەلی عێراقەوە بەڵام ئەوان بە ناوی عەرەبەوە شتی وا ئەکرێ یا سەدام هەر ئەویست کوردستان وەک کۆلۆنەیەک مامەڵی لەگەڵا بکە نەک وەک گەلێک خۆی دەکرێت لە بەرزتر سەیری مەسەلەکە بکەین سەیری عێراق بکەین کە جیهان لە زوڵمێکی گەورەدا دەژێت لە ناو خۆیدا ئەوانەی توانا و دەسەڵاتیان هەیە یان پاڵپشتن بەهێزی دەولی بەهێز دەتوانن گەلەکانی دیکە بچەوسێنەوە هەر ئەوەشە پێدەکراوە لەسەر گەلی کوردستان لە عێراق باز دەکەی لە سووریا باز دەکەی لە تورکیا باز دەکەی لە ئێران باز دەکەی ئەم گەلەی کە ناوی گەلی کوردستانە بە بەردەوام دەچەوسێنرێتەوە نەهلم بێتە خاوەنی پێناسی خۆی لەبەر ئەوە شتێک دروست نابێت تەنها چەوساندنەوەیە تا پەسەکردن سەرکردنەوەی کە نیزامە عێراق هەیە بۆ کوردستان بۆ کورد یا کوردستان وەک جوگرافیا لە عێراقا یا هەر تاکو کوردستان لەگەڵ عێراق بێ ئەم ئاژاوە و ئەم سەقامگیریە هەر لە عێراقا بەردەوامە بێ خۆی چارەسەری ینی ڕۆشن ئەوەیە کە هەرێمی کوردستان کە لە چوارچەوەی یاندی فاکتۆی عێراقیدا لە نۆتیەکەەوە دروست بوو دواتر بە دەستوری 2005 مافی فدرالی پێدراوە یان کیانی فدرالی هەیە باشترین ڕێگا چارەوەی سەر بەخۆ بێت یان پرس بە میلەتەکەی بکرێت بە چ شێوەیە هەڵدەبژێردرێتەوە ئێرادەی چیە لە بۆ داهاتوو بەڵام لەو وەزعە دەولیە لەم پێکاتە دەولیە لەم لبنانی دەولیە لەسەر ناوچەکاندا دابشکردن ناوچەی نفوز ناوچەی ینی ئەو جیانی کە گەرمن باشترین چارەسەر بۆ ئەو ناوچەیە بە تایبەتی بۆ عێراق کە قسەکە لەسەر عێراقا سێ کیاناتی سێ کانتۆناتە سێ ویلایاتە کە لە عێراقدا چارەسەر بکرێ هەر یەک دیفاکتۆ مافی خۆی هەبێت بمبورە کە تۆ هەر لەم چوارچەوەی عێراقا مایتەوە هەموو لەحزەیەک ئەم عێراقا خاوەنی هێز بێ هەر بە پێی یاسای نێودەوڵەتیش ئەتوانێت پەلامارت دباتەوە چه مشکلەیەکی تۆ ئێستا کانتۆن لە بێدەسەڵاتیە ئەیکە سبێنێکی خاوەنی دەسەڵات بوو یا هاوچێشە نێودەوڵەتیەکان گۆڕانی بەسرعات زۆر بە ئاسانی پەلامارت داتەوە بێگومان چارەسەری ڕاستەقینە ئەوەیە کە گەلی کوردستان خاوەن دەوڵەتی سربەخۆی بوو و دانپێنانی نێودەوڵەتی وەربگرێ و بەو مێژوو جوگرافیا سیاسی هەیەی ببێتە دەوڵەت و بەو نیزامە سیاسی هەیەی بەڵام ئەگەر ئەوە نەبێت کە ئەمڕۆ ئەم سنوورە دەستکردانە وەکو سنوورێک ماون بەڵام شتێک ئەمڕۆگەر تەماشای تابلۆی سیاسی بکەین بلانێک بکەین شتێک نەما بۆ سەروەری دەوڵەتان سەروەری دەوڵەتان عێراق و سووریایە لیبیایە یەمەنە هەموو وڵاتان ئەوانەی کە لە دوای ڕەشەڕ یەکەمی جیهانی دروست بکران زۆربەی شتێک نەماوە بنە حتا ئەوانەی ئەمریکای لاتین شتێک نەماوە بۆ شتێک ئەمڕۆ قسەی لەسەر دەکرێت کە هێز و پاڵپشتی هێز و ئەو وڵاتانەی کە توانای دابشکردنەوەی جیهانیان هەیە بەسەر ناوچەی نفوزدا ئەم ناوچە نفوزانە کاریگەریان هەیە لەبەر ئەو سنوورانی کە هەیە ڕەنگە قودسێتێکیان دابێتێت لە ڕووی نێودەوڵەتیەوە کە دانپێنانی هەیە وەکو بەشێک لە دروستبوونی دەوڵەت نانەوێت تێکی بدەن بەڵام لە ناوخۆیدا ئەمڕۆ شتێک نەماوە بۆ نمونە هاتنی مایک پێنس بۆ عێراق و
لە قاعدەیەکی عسکەری خۆی دوایە بۆ هەرێمی کوردستان و لە هەولێر لەگەڵ لایانی فەرمی کۆ دەبێتەوە ئەمە ئۆتۆماتیکیان ئەو پرسە دەداتێت کە شتێک نییە بۆ سەروەری بەس عێراق. ئەو عێراق ئێستا ئەمنیەتی نییە مثلەن بەغا پارێزگایکی ئێرانیە بمانێویانە یعنی ئێستا ئەو دەسەڵاتی ئێران هەیەی لە بەغایە عەبدولمەهدی نیەتی خۆ عەبدولمەهدی هەر خاوەنی دەسەڵات نییە پێتوانێ ئەوەش ڕاستە لە دروستبوونی دەوڵەتی بۆ عێراقیەوە پێنج ناچێتەوە لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە هەتا ئەمڕۆکە لە ماوەی ئەم 100 ساڵێک کە تێپەڕیا هەتا ئێستاکە ئەم پێکاتەیە کە گەلی عێراقی ناو دەنێن بە زۆری زۆرداری هەموو نظامەکاتەوە بە ناوی گەلی عێراق حکمی کردێ بەڵام خۆی لە ڕاستیدا گەلانی عێراقیە نەیتوانی هاو پێناسێکی دروست بکە پێکاتە سونیەکەی زۆرتر بەلای سونەی عەرەبی و لایانی دیکەی کە تورکدا ڕۆیشتووە و شیعەکەی بەلای وەکو ڕعایی ئێرانی سیرکراوە لە عێراق لە ساڵی 1916ەوە تا ئەمڕۆکە لە حەفدەوە بەتایبەتی لە دروستبوون دەوڵەتی عێراقی لە 22 کە ینی فۆرمۆلەی کیانە سیاسەکەی کرا هەتا ئەمڕۆکە هەر بەم شکڵە بووە بەم ناتەبیعیە دروست بووە. عراق بەرهەمی عقلی ئیستیعمارە بەڵام بە تۆخکردنەوەی ڕۆحی خێڵەکی بەدەوی و هەر بۆیە پاش نزیکەی 100 ساڵ نەبوو بە دەوڵەتی نوێ و هەموو ئاماژەکان لە دوای 2003 پێمان دەڵێن ئاستەمە ئەم کیانە ببێتە کیانێکی هاوچەرک و سەردەمی.